افشان قال قطب خانه آماده آلا هف کرید قال قطب بیان رواری کرگیری آماده آلا افریقا من بشکداری دوی پشانگاهی دو که نزدیکی 8 وینا قال کاری دستی من مرا ماما پشانگاهی آق و هم نشوی خالکی بدن کار ما هنر ما شو کار ما اسباب مامۆستای هنری از پروگرام سرپرستیا و جوره پیشانگهه او جی دابشگیری بود سر چند بجم شوازه هم شوازه چیکرنا تصیرا وکی و دیتی شوازه که هات که چیکرن مرا ما بوده چند او بو کو هم جی مزین وکی هنر خو وکی هر دوره که نشا خلقی کی بدین هەڵمەتێکی وشیاری بەرەنگاربوونی مادۆژۆرەکانمان ڕاگەیاندووە ئێمە ئەمڕۆ لە ڕاپەڕینین لەگەڵ مامۆستایانی ئاینی بتوێن و پشدەرکۆ بووینەتەوە نزیکەی 100 مامۆستای ئاینیە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە ئێمە وشیارکردنەوە و لێکەوتە خراپەکانی مادۆژۆرەکانە خەینە ڕوو بۆی ئەوانیش لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانەوە هەڵمەتی وشارەکە فراوانتر بکەن و لەم مەترسیە ترسناکەی کە بەرەوکی کۆمەڵگاکەمانی گرتووە گەنجەکانمان و چین و توێژەکانی کۆمەڵگاکەمان وشار بکەنەوە. لە ڕووی ئەو مەترسیە زۆرانەشەوە دیارە ئەو ڕخراوە بەڕێزە چین و توێژی ماوەستانی هەڵبژاردووە کە اختیارێکی باشیان کردووە بۆ ئەوە ئێمە بتوانین لە ڕێگەی مینبەرەکانەوە بتوانین هەڵمەتێکی بەرەنگاربوونەوە و هەڵمەتێکی وشارکردنەوەی خەڵک بە شێوەیەکی گشتی کە پێشتریش چەند جار کردومانە ئەم جار زیاتریشی بکەین بۆ ئەوەی خەڵک مەترسیەکانی مەوادی هۆشبەر بزانن. بەکارهێنەری مادەی هۆشبەرن 160یان بەهۆی بەکارهێنانی ئەم مادەیەوە دەمرن یان لەناوچەچن. ساڵی 2015 ساڵێکی ترسناک كمية هندكتي يعني نسبة كيمة اف هندكتي وقتها زيادة به وارزان به عالم حمش خور بكرن بس وقتها بها بكس ناكر شعبي ما في دك نو قيسيت بيش فقير بون هاي اف درناكه في الشولان نل سر برقيبه درناكه في اف ونسبة كيمة وقتها برختنا به صالنا درت كيفن صالنا درناكه في مش هزارة ولا چهار نیوانه الان بسه و نیوانه دویدی هشت کنی فين بس دنبلان خواردنەکە خۆشە بەس ئێ فەقیر نکاری بکەری یعنی کیلۆ 8500 یعنی تجاری یعنی عائلەش خۆ هەی کیلۆ کتێریەوەی ناکی یعنی 2 کیلۆ بکەرێ ئەف 17000 یعنی 17000 راتبێ نیڤێ مۆزفەکیە تجاری خواردنەکە خۆشە بەس وەڵا یەک نکاری سه و نیوانه دویدی هشت کنی